پەیامی هاوبەش و حیزب و لایەنە سیاسیەکە و ڕۆژهەڵات و کوردستانی پێی مانگرتەی سەرتاسەری جەڕۆ چوارشەممەی یەرێ ڕێبەنان و 1400 یەری خەڵک و ئازادی واز و کوردستانی چی باردۆخەنەکە گرانی بێکاری نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری خزمەتگوزاری و نەبیەی هەر جۆرە ئازادیوی سیاسی کە بەرەک و کۆمەلگا و کوردستانیش گرتن دەسەڵاتی ئێرانی بەجیاتی وەڵامەوەدای بە داواکاریەکە و جەماوەری شەمشێرەش دژ و زینانیە سیاسیەکە و کوردستانی کێشان و حکم و جەداردەیشە پێی دەیان تێکۆشەری سیاسی جە کوردستانەنە بەرکردن چی پەیوەندیەنە بە تایبەت بە بۆنە و تەرس و جەداردای پەخشانی عەزیزی و وریشە مرادی کوردستان مشیۆ هەنگامێ بە خێرا و بە پەلە پێ ڕزگارکردەیشە جە تەنافۆداری خۆدگێرۆ یۆچی هەنگامانە وستەڕا و مانگرتنیوی سەرتاسەرین جە کوردستاناتەنە بەردەوام بێ مانگرتەی سەرتاسەری و جەماوەری جە کوردستانەنە پسە و ڕاکاریوی بەرەنگار بیەی مەدەنی جە کاتە هەستیارەکانە بیان بەڕۆتێ کە یاگێ کەوتن جە کۆمەلگا پێشخۆت و کوردستانەنە ئارۆ کە ئینەی مێی و چارڤە مێژویانە پێویستما هەن ئێرادە و گرد و خەڵکی ما جە بزوتنەوەی شایستە و ڕێک و پێک وێشن نیشانە دۆ پەیانەیە ڤەر و تراژدیوی تەریگیریۆ تا گیان و کۆمەڵێڤ مرۆڤ کە هیچ کردارێوەشە بێجگەم جە وەشەویسی خەڵکی و خەبات جە پێناو و ئازاڵی یەکسانیەنە نەبیەن جە تەنافۆداری ڕزگار کردە بێگومان ئی یۆگرتەی جەماوەریە کە جە شێوازیوی مەدەنی و ئاشتی وازانە نەوەی ژمرمانۆ متاوۆ هەر پسەچەنی جە شۆڕش و ژەنی ژیوای ئازاڵیەنە کوردستانش ساحیب و پەیام و خەباتی و خۆڕاگەری کرد دووپات کردیۆوە ئی حرەکەتە هەر چاکاتەنەم تاوۆ پشتیوانی و بۆ پێی ئازی نانە سیاسیە تێکۆشەرا کە گرد و ڕوە و یەرە شەممەی کە فرەتەرجە سیزی نانێنە بە مانگرتەی ئازایانەشە درۆشم و ناپەی سێدارێشە چڕێ ئێمە ئی حیزب و لایەنە سیاسیە کە نامێ ماچی پەیامە هەمبەشەنە ئامەینە داواجە گرد و جەماوەر و هوشیار و کوردستانی کەرمێکە ڕۆ چوارشەممەی یەرێ مانگ و ڕێبەنانی گرد و کوردستانی جەممانگرتەی سەرتاسەریەنە کە دژ بە حکم و جەداردەی ڕۆڵەکامانە بەشداری بە بە هەر پاسە سەرجەم و ناوەندەکا و کاری بازار و وەنەی پێی هەمبەشی چنی ئی مانگرتنیە بینیە باپی جۆرە هێز و پێوەرەبیە و جەماوەری جەڕا و یاوەی بە ئامانجە سیاسیەکە و کوردستانیمانە نیشانە دریۆ ئی هەنگامێ دەرفەتێوەنە پێی ڕزگارکردە و گیان و مرۆڤەکە و هەر پاسە ڤەر و ئانەیە گێرمێ کە بنەماڵێ وتەر تازگەباری بە باجارێتەر نیشانە دەیمێ کە کوردستان جە ڤەراڤەر و سزای نامرۆڤانە و دژە کوردستانیەوە بێدەنگ مەبۆنە و هەڵوێستەشەنە بەردەوام و درێژ بۆ یۆگرتێ و یەکدەنگی خەڵک و کوردستانی پارتی ئازادی کوردستان پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان کۆمەڵە ڕێکخرا و کوردستان و حیزب و کۆمۆنیست و ئێرانی سی ئارگا و 1400 یەرێ بەرابەر چنی 19 ژانڤیە و 2025